لە یەک و بۆ نیانەکەی دەست پێەکە ئەرەوەڵا ئێمە لە ئەوڵ یەک و دەستمان پێکردم پەتاتە ئەبێ ئەردەکەی ئەردی پەتاتە بێ ئەردێکی خۆی ئەردی پەتاتە بۆ هێنە ئەرزێکە نالکێوە یەکۆ تێگەیتی نابێ ئەردێکی نابێ ئەردێکوێت ئیسیفادەی لێ نەکەی ئەردێکی تەڕ بێت ئەردی پەتاتە ئەبێ بەرزێ وشکوێ چاو لەم ئەردەیە ها چەند وشک بەرزە 15 جۆریەیە پەتاتە 15 جۆری ئەم پەتاتە ئێمە تێرینی پێبێنە پێڵێن سامتا پەتاتەی سامتای ناوزەرد ئەمە لە لای خۆمانە بایەخی هەیە خواردنی خۆشە یانی شتێکی نایەبە خۆمانە ئەمە دائیمەن بازاڕی لە هەچێ پەتاتەیە زیاتر تر ئێمە لە یەکەم کڕێ ماڵەتر هەیە کە کەمالی ناوەڕەنگە بیناسی کەمالی مامە حاجی ئێمە 12 ساڵە خەریکەمە ئیشمانە ئیسە من پەرم پێدا بەس بەداخەوە حکوومەت هاوکاریمان ناکە بەلای لایەڵا ئیسا من زۆرم کردوە پەتاتە بەخوا تقریبی 80 تەنم کردووە تێگەیسی بەلای لەڵاتێ پەردەکوتم وەرگرتگە لە خۆرم پارچە نییە ئەمە 20 دۆنمە بڵێن لە شوێنەتر 50 دۆنمم کردووە لە شوێنێتر 20 دۆنمم کردووە هەر ئەم ڕوبەرم نەکردە یعنی ئەمە 20 دۆنمە ئاوەوەی خوارەوە ئەزی پەرقی هەیە ڕزق پەرقی هەیە خزمەت پەرقی لە دۆنمێکۆ لەم شارە دووریەمە لە 10 دۆنمە هەیە لە 10 تەنوە هەیە تەنێک لە 10 تەنوە هەیە هەتاکو و 5 تەن لە دۆنمێکیتم لەوانێم ئەردێمەیتە ڕزقەکەمان جوانن لەوانەیە تەنێ 10 تەن بوڕێت ئێمە داوا لە حکوومەتەکەین داوا لە حکوومەتەکەین هاوکاریمان بکە ئەوان دا ئەنیشن لەسەر کورسی لاپیان لێ ئەدا بەسم کەنەڕانە مەیوڕنم قسانە ئەوی فەلاح هەرچ دەمی کردووە سۆ چاوەڕێی ئەوەیە کا حکوومەت معاشی بگات دە من معاشم نەگەرەکە بەشاتی خۆ پێغەمبەر 10 ماڵی تری پێوەخەکەم بەس ڕزقەکەم بە سەر بکە بنێرە بۆ وڵاتان تاڕان پرۆشی نەکەم ئەم ڕزقە بەنسبەت ئەم پەتاتەی ئێمە هەتا چەند هەلی کارمان بۆ ئەم گەنجانە بۆ نمونە ئێمە ڕۆژانە سی بۆ 40 کرێکار بۆ ئەم گەنج و لاو و کوڕانە کوڕی خۆمانن هەر حسابی نەکرێکارن هەمویان کوڕی خۆمان و برای خۆمانن داواکەین لە حکوومەت هێرێن بە بازارکردمان بۆ بکە لەم کاتە چاوی لە فەلاعەکانی خۆی بێ داوای لەکەین کارێکی وانەکا لەو مەرزانە و بە قاچاق پەتاتە بێ ڕزقی بەرەوبوومی خۆمان تڕۆ بکە ماشەڵا ڕزقێکمانەیە باوەڕکە هیچ وڵاتێتیانی ئەو نەجوان بە قورعان ئەگە بازارمان هەبێ ئەگە شتێکی جوان بازارێکی وای هەبێ بازارە جوانمان هەبێ ئەتوانین ڕۆژانە 100 تەن 50 تەن بە پێی داواکەری بازار ڕێخێنە بازارڕ بەس چی بکەین لە بازارەکەمان هیچ نییە ئێمە ئەینێرین لە ئەلوەکە ئەیدا بە 200 دینار بە 250 دینار باوەڕکە پارەی خۆمان پارەی عەزیەتەکە کە هەڵی ئەکەین و ئەیکەینە ناو عەلاکە بۆمان دەرناکە داوا لە حکوومەتی هەرێمەکەین داوای لە جێگەی سەرۆکی حکوومەتەکەین داوا لە وەزیری کشتتوکاڵەکەین بە بازارکردنیەکمان بۆ بکات بۆنەی ئەوەی خۆشی پارەکەەوە تۆزە پارەی کردووە ئێمە 20 تەنمان کردو چوین بۆ ئیمساڵ بۆ 60 تەن بۆ 90 تەن کردومانە بنەتەوە بە بێ دەرمان بە بێ شتی موادی کیمیاوی لێبین ئەم ڕزقە ئەوەنە جوانە ڕستەکەمان ئەو نەجوانم بۆ بڕۆ پەتاتەی ئێرانیە 4 مانگە لە بەڕادا و 4 تریش پێشتر لە بەڕاتا بووە خەڵگێنێتی 100 دینار 200 دیناری تەبعەکە بەس ئێمە ئەم ڕزقە جوانەمان هەیە توێ سروشتیە نە هینمان لێداوە نە دەرمانمان لێداوە شتێکی جوانی پێستەنێک هەر ئەوەنە جوانە خواردنێکی جوان نە پەتاتەیە شیرینی ناخۆشە پەتاتەیە ناوزەردی جوانی بەتامی والله